الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان داران وخواناساني زور بريس ميواناني ماضي خواي پروردگار لقل جنابتان ومسلمانان دا لزنجير باسي بناماكاني هاو سرجيري سركوتودا دو تاري جمعكاني رابردومان خوان دوا بويستو بشتيواني خواي قوري إن شاء الله لألقي سيمي أم زنجير باسدا بابەتەکەمان دەست پێ دەکەین و دەچینە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. نوری چاومان، شەفیعی مەحشەرمان، ڕوحمان بە قوربانی بێ سەرداری سەرداران، پێشەوای زاهیدان و خواناسان و زانایان و ڕابەران و چاوساغان محەممەدی مستەفا صلی الله عليه وسلم. سەحابەکان چوونە خزمەتی و عەرزیان کرد چ شتێک بۆ ئینسان باشە و بەختەوەری دەکا. ئەگەر ئینسان چی هەبێ بەختەوەری دنیا و قیامەت دەبێ، پیغمبر صلی الله علیه وسلم لو فرموده که لمسند امام احمد هاتو شیخ البانی لصحیح جامع بجمال فرموده 5355 فرموده صحیحه فرموی لیتخذ احدكم قلبا شاكرا ولسانا ذاكرا وزوجة مؤمنة تعين احدكم على امر الاخرة. فرموی سيشد بو انسان زور گرنگه هیبه و هولی بدستیانانی بدا. یەکەمیان دڵێکی سوپاسگوزار، هەر کەسێ دڵی سوپاسگوزار بوو، دڵی بەردەوام بەو بەشەی کە پەروەردگار پێیدا بوو ڕازی بوو، جوهدی خۆت بکە، هەوڵی خۆت بدە، ماندووبوونی خۆت ئەو هێز و تاقەت و گوڕەی پەروەردگار پێیداوی بە خەساری مەدە، بەکاری بێنە، پاشان سەرنجام و بەخشیشەکە لەلایەن خواوە چەند بوو و ڕازی و سوپاسگوزار بە. زمانێک کە ڕابێت بە زیکری خوا دووەم کە بەرهەمی دڵی شاکیر زبانی زاکرە. هەر کەسێ دڵی پاک و خاوێن بێ زمانیشی پاک دەبێ، هەر کەسێ دڵی ڕازی بێ زمانیشی زاکر دەبێ. دڵێک لەگەڵ زبانێکی دەم بە زیکر. جا زیکری خوا هەر بریتی نییە لەوەی تۆ تەسبیحێکت پێ بێ و سوبحان الله والحەمدولله بکەی. زبانی زاکر هەر قسەیەک خێر بێ بۆ دنیا و قیامەتی خۆت و ماڵ و منداڵ و مسلمانان بیکەی، ئەوە زیکرە. دوو کەس لە بازاڕە خەریکن مناقەشەیەکی نابەجێیان بۆ دروست دەبێت، تۆ بە یەک قسە کۆتاییان پێدێنی و نایهەڵی بگاتە حەدی عاجزی، ئەوە هەر زیکری خوایە، ئەوەش یادی خوایە و خوا پێی-خۆشە. وە سێمیان فەرمووی ئافرەتێکی ئیماندار کە ببێتە حەڵاڵ و بەهۆی ئەو ئافرەتەوە خوای گەورە کاروباری قیامەتت بۆ ئاسانکە. بەڕاستی خێزانی ساڵح، بەڕاستی ئافرەتی چاک و ژنی ساڵحە قیامەتی پیا و ئاوەدان دەکاتەوە. زۆر باری دنیا لە کۆڵ دەکاتەوە، تۆ بە مێشکێکی فراوانەوە لە مزگەوتا دادەنیشی، بە مێشکێکی ئاسوودەوە نوێژێک دەکەی. خوا نەخواستەگە تۆ لەگەڵ خێزانەکەتا لەگەڵ عایلەکەتا بەڕێزان کێشە و گرفتێکت هەبێ، وەڵی نوێژەکەشت دەکەی نازانی چۆنت کردووە. بەڵام ئەگەر لە ماڵەوە ڕێک و پێک بووی، ئەگەر هاتی بۆ خوتبەی جومعەش ئیستیفادە دەکەی، ئەگەر بەدیار بابەتێکی بە سوودەوە دانیشی سوودمەند دەبی، هەمیشە قیامەتت ئاوەدانە. خێزانی خواناس و ساڵح هانن نادا حرام بخۆی قیامەتت بسووتێنی، ئەڵێ با کەمێک بێ و حەڵاڵ بێ پیاوەکە ئاگال لە قیامەتی ئێمە و خۆت و منداڵەکان بێ حراممان دەرخواردمەدا، وەڵی ئەو کاتە تۆ لە زۆر حرام دەپارێزری. زۆر کەس هەیە بەڕاستی جاری وایە خۆت قەناعەتی هەیە پیاوەکە، ژنەکەی و منداڵەکەی هەر دەڵێ ئەی ماڵی فڵان کەس، ئەی ماڵی براکەت، ئەی خوشکەکە دەوەی کڕی، ئەو دراوسەیە سیارەکەی گۆڕی، ئەوەندەی بەگویا دەخوێنن ئەم ئینسانە لە ناچاریدا پەلاماری حرام دەدا داماوە. ئەینا بۆ حەڵاڵە خۆی قەناعەتی هەیە. ئەگەر خێزانەکەت خواناس و ساڵحە بێ قیامەتت ئاوەدان دەبێ و لە حرامەکان بەدوور دەبی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکی حەسەنە کە ئیمام بەیهەقی لە شعیب الئیمان و ئیمام ئەلبانی لە صحیحی جامع بەژمارە فەرمودەی 430 فەرموویەتی حەسەنە دەفەرمی إذا تزوج العبد فقد استكمل نصف دينه. ئینسان ئەو وەختەی زەواجی کرد، کوڕکە ژنی هێنا و کچکە شووی کرد، نیوەی ئیمانەکەی تەواو دەبێ. فليتق الله في النصف الباقي، با ئاگای لە نیوەکەی تری بێ لە کردداری ڕۆژانەیدا دینەکەی تەواو دەبێ. هەر بەوەندەی کە زەواجت کرد و هاوسەرگیریت کرد، نیوەی دینی ئیسلامت تەواو بوو، پارێزرای لە نیوەی ئافات و بەڵاکان کە دینت لەناو دەبا. بەڵام
ئەم هاوسەرگیریە هەر ئەنجامدانی شەر نییە. پێویستی بە چەند بنەمایەک هەیە کە کۆڵەکەی پتەو بێ و بناغەیەکی قایم بێ و حەسانەوەی لە دوا بێ. لە دوو وتاری ڕابردوودا هەندێک قسەمان لەسەرەوە کرد، ئەمڕۆژ بابەتەکەمان بە چەند خاڵێکی تر دەست پێ دەکەینەوە. یەکەمیان با کوڕۆکش لەسەر بنەمای عەقڵ و ژیری یەکتر هەڵبژێرن، نەک لەسەر بنەمای ئارەزووبازی. هەموو کوڕۆکچێک کە باڵغ دەبن نەفسیان بۆ یەکتر دەجوڵێ، ئەوە پێی دەڵێن ئارەزووبازی. بەڵام بنەمای ژیری و عەقڵی ئەوەیە هەمیشە دوای زەواجیان لەبەر چاوە. نا کاتێک کە یەکتر دەبینن وا نازان هەر دنیا ئەو دوو ڕۆژەیە. ئینسانی ژیر و عاقڵ کە بەرامبەرەکەی خۆشویست لە ڕەگەزی بەرامبەر بیری ئەوەی دەکاتەوە هاوسەرگیری ئەمانەتێکی قرس دەکەوێتە سەرشانت بۆ کچیش و بۆ کوڕیش. بیری ئەوە دەکاتەوە دوای هەر ئەم دوو ئینسانە قسە نابێ، ئەمجا کردار پەیدا دەبێ. بیری ئەوە دەکاتەوە بەیانی سفرەیەکی ڕازەوە لەو ماڵەدا دەبێ هەبێ، میوانێک هەبێ، منداڵێک پەیدا دەبێ. ئەمە مەسئولیەتە. چونکە ئینسان دوو کەس کاتێک کە تۆ لەگەڵ برادەرێک تا مجامەلەی یەکتر دەکەی هیچ گرفتێک نییە، زۆر خۆشە قسە بکەیت. بەڵام ئەگەر داواکاریەک هاتە پێشەوە ئایا دەتوانی بۆی جێبەجێکەی؟ هاوسەرگیریش کە هەتایە ئینسان بە یەکەوە دەبێ بە عەقڵ و ژیری بیر لە داهاتوو دەکاتەوە هەر ئێستا نابینێ. جا ئەوانەی لەسەر بنەمای ئارەزووبازی یەکتر هەڵدەبژێرن سەرەتا زۆر مشتاقیەکن، دوایی چاک لە یەک بێزار دەبن. زۆر جار ئێمە لەم مزگەوتەدا نوکتەیەکی خۆش دەڵێن، هەرچەندەوەی کە من دەیڵێم لێرەدا بیستراو نین، هەمووی نووسراوی کتێبن، هەمووی بە مستەمسەکات و بە کتێبەکان لە لای خۆم هەیە. ئێمە هەمیشە لەم دنیای ئەمڕۆ بەداخەوە کە تێیدا دەژین هەر خەم دەبیستین. بە دیار تەلەڤیزۆنەوە دانیشە کۆمەڵێک مەسئولی نردبوون ناو چاو ناشرین دەبینی 30 ساڵە تۆ هەر ئەوانە دەبینی. هەر کۆنگرەی ڕۆژنامەنووسی و هەر خەبەری خۆشیان پێ نییە، هەر کۆبوونەوە لەسەر کۆبوونەوەیە و میلەتەکە قوڕ بەسەرتر دەبێت. ئیتر بەوە دڵت خۆش دەبێت نەبەخوا. سەیری فیلم و دراما دەکەی ئاخرەکەی هەر غەمباریە و هەر خیانەتی زەوجیە و نازانم چییە، ئیتر بەچی دڵخۆش دەبی؟ هەر هیچ. دەستچێ ناو بازاڕەوە دۆلار بەرز بوو، دۆلار شکا، وای لێ هات دنیا کاول بوو، قەیران بوو، مەعاش نەبوو، دیسان تۆ هەر خەمباری. هەر ئەوەندەی مزگەوتەکە ماوە، لە مزگەوتیشە هەر گریان بێ کەواتە خەموو دڵ دەبێت دڵمان بتەقێن. ناوەڵا دەبێت جاری وایە لە مزگەوتیشە قسەی خۆش و نوکتەیەکی خۆش و بابەتێکی خۆش ببیستین کە خەڵکی وا هەیە دڵ بە خەمە کە لە مزگەوتە بە جەماعەت پێکەنینێک ڕوویدا خوای گەورە ئەو خەمەی لەسەر دڵ هەڵدەگرێت. ناڵە دنیا هەمووی ڕەشبینیە، دنیا پێکەنینیشی تێدایە، بۆیە مزگەوتەکانی ئێمە هەر خەڵک ناگرێن لێ، خەڵکیش دەخاتە زەردەخەنە و پێکەنین بە حەڵاڵی و لە سنووری خۆیدا. ئەڵێ کاتێک کوڕێک و کچێک یەکتریان زۆر خۆش دەویست بە یەکەوە بوون، ژماری موبایلی یەکتریان خەزر کرد بوو، کوڕەکە نووسی بووی بۆ کچەکە نووسی بووی دڵەکەم. دوایی کە مارەی کرد و گواستەوە ئەم جارەکانە مەسرەفاتی کەوت بۆ سەرشان، نووسی بووی ناوەکە دڵەکەمی ڕەش کردەوە کردی بە هاوسەرەکەم. دوایی مناڵیان بوو، ئەمجا شیر و دایبی و مەسرەفات پەیدا بوو، وەڵا نووسی بووی ماڵەوە دەرەجەیەک هاتە خوارەوە. دواتر وردە وردە ئەمجا خانم خانووی داوا دەکرد، سارەی داوا دەکرد، ماڵی فڵان کەس ئەویان هەیە، منیش ئەوەم دەوێت، جاران ئەوانەی هیچ نەدەویست. کابرا بارەکەی قورستر بوو، ئاخری نووسی بووی هیتلەر، کە تەلەفۆنی بۆ دەهات یعنی هیتلەرم چاو پێکەوتووە، هەر تەلەفۆن بکرایە ئیلا خانم شتێکی دەویست، تۆقی بوو لێ. هەموو ئەوانەی بە ئارەزووبازی یەکتر دەدۆزنەوە سەرەتا زۆر مشتاقن بە یەک، لە دواییدا زۆر بێزارن لە یەک، جاوە زۆر خراپە، هەردووکیان ئیفرات و تەفریتە. خۆشەویستی عەنقڵانە و ژیرانە ئەو سەری لەبەر چاوە کە خۆشەویستی بە بەرپرسایەتی و مەسئولیەتەوەیە، نەک خۆشەویستی بە قسەی ڕوت و بەبێ هیچ مەسئولیەتێکی سەرشان. ئەڵێ کچێک و کوڕێک بە حەرامی لە دەمی ڕووبارێکە پەنا بەخوا دانیشت بوون. کچەکە مەکری دەکرد و دەیگوت بەخوا ئەم ڕووبارە جوانە، کوڕەکە وتی جوان نییە، ئەوە لە ڕوخساری تۆوە جوانی وەرگرتووە. دوای ماوەیەک بە حەڵاڵی بە یەک گەیشتن و بوونە هاوسەر و منداڵ پەیدا بوو، چوونەوە هەمان شوێن. جا هەمیشە ئافرەت ئەو قسانی پێشووی زۆر لەبیر دەمێنێ، کوڕ لە یادیان دەکات، بەڵام کچ لە مێشکا خەزنە. کچەکە ئەوەی هەر لەبیر مابوو لەسەر ڕۆخی ئەم ڕووبارە بوو لەگەڵ ئەو کوڕە قسەی دەکرد و گوتی ئەو ڕووبارە جوانی لە دەم و چاوی تۆ وەرگرتووە. ئەڵێ وتی وەڵاهی ڕووبارەکە جوانە، وتی مەکری ناوێ، هەموو کەس دەزانێت جوانە. یان جارێکی تریان دەڵێ گوڵێکی پێشکەشی گوڵەکە سیز بوو بۆ کوڕەکە هەرەوەی دەستکەوت بوو. کچەکە وتی ئەو گوڵە سیسە، وتی ئەو گوڵە سیز نییە، کە چاوی بە جوانی تۆ کەوت هەموو گەڵاکانی سیز بوونەوە لە ئاستی جوانی تۆدا جوانی پێ نەما. بەڵام دوای هاوسەرگیری پێی دەگوت ئەوەشم لێ خەسارە، خۆ ئەوەندە جوان نی. هەروەها کاتێک کە بە حەرامی بەیەکەوە دەبن، ئەڵێ پەنجەم بە حاڵ بەر ئاگر کەوتۆ سوتاوە، ئەڵێ تخوا لۆمەی ئاگر مەکە، بەخوا نەی سووتاندووی، ویستوێتی تامی پەنجەی شیرین و جوانت بکە، ئەوە ماچی کردووە، لۆمەی ئاگر مەکە. بەڵام کاتێک خێزانێتی و خواردنی حەڵاڵی بۆ دروست دەکات، ئەڵێ وەڵا پەنجەم سووتاوە، نەبوو ئاگەر لە خۆت بێ، بەخوا کەمی سووتاندووە.
کە بە حرامێ دەڵە کچێکی کەت خۆش دەوێت جگە لە من ئەڵە کوڕەکە پێی دەڵێم مەگەر ئەو کەسەی کە خۆشم دەوێ و جنسی ئافرەت بێ کچەکەی تۆیە تۆ دایکی دەبی واتە مەگەر کچمان بێ ئینە هیچ ئافرەتێکی کەم جارێشکە خۆش ناوێت بەڵام دوای هاوسەرگیری دەڵە پیاوە کە بۆیە هەیە ڕۆژە ئافرەتێشکەت خۆش دەوێت دەڵە هەر بەلانی کەمەوە خوش ڕێگەی چواری داوە ئەنجا بۆ زیاتریش بە حرامیش هەیە هەر بەلانی کەمەوە شەڕەڕێی چواری داوە ئەنجا دەرگاکەی واڵاتر دەبێت لەبەرەوە هەمیشە ئیسلامی ئێمە لەگەڵ ئەوەدایە کوڕ و کچێک لەسەر بنەمای عەقڵ و ژیری یەکتری هەڵبژێرن کە مەسئولیەتی دوا ڕۆژیان لەبەرچاو بێ نەک شیرین بن بەرامبەر یەکتر دواتر زەهر بە قورجی یەکترا بکەن دووەم بنەمای هاوسەرگیری سەرکەوتوو ئەوەیە کوڕ و کچ بە تەواوی دڵیان یەکتر بگرێ و هیچ قەلەقیەکیان نەمێنێ و سەرەڕای جوانی ڕوخسار هەندێک جوانیش لە یەکترا ببینن چونکە جوانی ئەگەر تەنها هەڕی ڕوخسار بێ ئینسانەکە بە ڕەفتاری ناشرین جوانەکەشی ناشرین دەبێت زۆر کەسێ بە سیما جوانە بەڵام ئەخلاقەکەی ناشرینی دەکات زۆر کەسیش هەیە دەموچاوی ئەوەندە جوان نییە ئەخلاقی ئەوەندە شیرینە حەز بە ڕەفاقەتی دەکەی لەبەر ئەوە لەگەڵ جوانی ڕوخسارە کە ئینسانەکان یەکەم جار سیمای یەکتریان بەدڵ دەبێ پێویستە کۆمەڵە جوانی تریش هەبێ مامۆستا کەریم شارەزای شاعری کورد دەفەرمێ جوانی ڕەنگ و جوانی خوو جوانی بیری پێشکەوتوو جوانی چاو و کوڵم و ڕوو جوانی کرداری بازوو جوانی ناموس و ئابڕوو بە نرخن تێگڕا هەموو هەمویان بەیەکەوە جوانن بە هەموو جوانیەکان هەبن سێمیان بنەمای هاوسەرگیری سەرکەوتوو پەیوەندی بە دایک و باوکەکانیشەوە هەیە بۆیە پەیاممان بۆ دایک و باوکان لە مینبەری مزگەوتەوە ئەمەیە ئەی دایک و باوکی بەڕێز کە خۆی گەورە بە ئەمانەتەوە کچی و کوڕی پێبەخشیوی ئەمانەتی سەرشانی تۆن لە منداڵیەوە بەخێویان دەکەی بە پەروەردەیەکی جوان و بەڕزقێکی حەڵاڵ کە وەختی هاوسەرگیریان هات گوێ لە پێغەمبەری خوا بگرە صلی الله عليه وسلم خۆشەویستمان لە حەدیثێکە کە ئیمامی ترمیزی ڕیواەتی کردو دەفەرمێ إذا أتاكم من ترضون خلقه ودينه فزوجوه إلا تفعلوا تكن فتنة في الأرض وفساد عريض سەروەرمان فەرموویەتی ئەگەر هاتو کەسێک هاتە خوازبێنی کشتان خوا ئەی باوک و دایکی کشت دوو چاوی پێداوی سیان و چواری پێ نەداوی بەنسبەت تۆوە تەڕضەونە بۆ تۆ دەگەڕێتەوە یعنی دوای ئەوەی کچەکەت بەدڵی بوو خۆی هەڵی بژارد و زانیت قەناعەتی پێیەتی و حەز دەکا شووی پێ بکە ئێتر تۆ سەیری ڕوخساری مەکە کچەکەت بۆ خۆی هەڵی بژاردووە سەیری دەوڵەمەندی مەکە کچەکەت بۆ خۆی قەناعەتی بەمە هەیە سەیری شێوە و شقلی مەکە ئەو کچەی تۆ ئەمی بەدڵە ئەوەی بۆ تۆی دایک و باوک هەیە دوو چاوە بینینی هەر یەکەیان بۆ سەر شتێک یەکەمیان سەیری ئەخلاقی ئەم کوڕە بکە بزانە ئەخلاقی بە کەڵکی ئەوە دێ هاوسەری هەبێ قومارچیەک نییە ئەگەر ملیاردەر بێ بە مانجێکی ئیفلاس بکە شەڕفرۆژ نییە حەزی لە نانی چەکداری نێو ڕقی لە کەسابەت نییە بزانە ئەمانەیە جاسوس و دەمپیس و ڕاپۆرنووس لەسەر مسلمانان و ئەهلی مزگەوت و دین نییە بزانە ئەمە ئەخلاقیاتە بزانە بە بنەماڵە دڵیان پیس نییە ئافرەت لە بێمانە نەوێرە لە میوانێک بەخێراتن بکە هایا بە بنەماڵە دڵی پیسە لێدەر نین لە ئافرەتان بنەماڵەیەک نین بە قامچی لە ئافرەت دەن و بە گۆچان لێدەن ئەمانە سیرکە بپرسە بەم چاوەیانت ئەخلاقی ئەم کوڕە ببینە بە چاوەکەی تریان سەیری دینیشی بکە براکەم دینیش ئەساسە جا بۆ دین ئەساسە ئێمە دەبێت لێرەدا واقعانە قسە بکەین و شی بکەینەوە بەڕێزان دین بۆیە نییە بڵێ زاواکەم ئەگەر دیندار بوو بە حەیاتی کێشە لەگەڵ کچەکەما دروست نابێت ناوەڵڵا ئەوە میسالیەتە نەوەڵی بۆی هەیە کوڕەکە ئەو پڕی دیندار و بە ئەخلاقیش بێ کێشەی لەگەڵ کچەکەدا بۆ دروست ببێ ئەوە وان نەزانی ئەگەر دیندار بوو قەت بە حەیاتی مشکیلە دروست نابێت زۆردەی دیندار ژنەکەشی تەلاق داوە ئافەتی دینداریش و تەلاقیش دراوە ئەخلاقیان بەیەکەوە نەگونجاوە بەڵام دین بۆ گرنگە دین ئەوەمان پێ دەڵێ ئەگەر یەکتریان بە دڵ نەبوو ئەم کوڕەستەمی لێ ناکە ترسی خوا لە دڵیایەتی کچەکەت ناکوژێ بەدبەختی ناکە بە ئەمانەتەوە لێی وەرگرتووی بە حرمەتەوە دەتێنێتەوە بۆ ماڵەوە بۆ دەستت ناموسی نابا بوختانی بۆ دروست ناکە کێشەیەکی وای بۆ دروست ناکە سەرت شۆڕکە و کچەکەت حیابەر بێت چونکە ئەڵێ خوا هەیە قیامەت هەیە دین بۆ ئەمەیان باشە ئەینا معناوە نە کە دیندار بوو قەت کێشە و بەرەی بۆ دروست نابێت ئەوە خیاڵاتە دینی ئێمەش لەسەر واقع بنیاد دراوە ئەی باوکو دایک بەم چاوت ئەخلاقی کوڕ بەم چاوت دینی کوڕەکە ببینە ئەوەی تری عایدی کچەکەتە چەند جوانە سیارەکەی چۆنە ماڵەکەی چۆنە مەعاشەکەی چۆنە شەهادەکەی چۆنە ئەمان بە کچەکەت بسپێرە بەڵام تۆ لە دین و ئەخلاقی بپرسە دین گرنگە
دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی لە فەرمێ کابرایەک ناسیا و دۆستم بوو لە دیمەشقی سووریا ئەم پیاوە کوڕێک دێتە خوازبێنی و لە ڕێی باوک و مامەکانیەوە خوازبێنی کچەکەی دەکا ئەڵێ کچێکی باخلاق و ڕێک و پێکتان هەیە و زۆر بەڕێزە لە کولێ بەیەکەوە بووین و حەز دەکەم هاوسەرگیری لەگەڵ بکەم باوک یەکەم پرسیار دەڵێ کوڕم خانووتان هەیە خانووت هەیە ئەڵێ مامەجان ئەرە وەڵا خانووم هەیە ئەڵێ ڕۆڵەجان بڕوە ئەم نێو دەستبڕ زۆرە بڕۆ تاپۆکەیم بۆ بێنە بزانم تاپۆکەی بە ناوی خۆتەوە یان باوکتەوەیە کوڕە دەنێرێ و سوورەتقەیدی تاپۆ ڕادەشێشە وەڵڵای ئەوە تاپۆکەی لەگەڵ هەویەکەما وەکو یەکە و تاپۆی خانووەکە بە ناوی خۆمەوە دڵم میسراحەتی کرد ئەی کوڕم سارەت هەیە بەڵێ ئەڵێ سەنەویەکەم بۆ بێنە بزانم سەنەویەکەی بە ناوی خۆتەوە ینی باوکتە سەنەوی سارەکەش دێ قەناعەتم بەوەشیان کرد کوڕم ئیشت هەیە دەڵێ بەڵێ سەرپەرشتی معمەلێک دەکەم معمەلەکەی خۆمە دەڵێ بەڵگەی حکومەتم بۆ بێنە کە ڕێپێدرا و معمەلەکەی خۆتە هی براو باوکن نییە ئەویش دێنێ هەمووی بە بەڵگە وەڵا دەڵێ یاڕەبی مبارەکت بێ دەستی ماچ دەکا و هەر لەوێ پێشکەشیان دەکا ڕۆژێک کە لە معمەلەکەی دانیشتووە لە شەریکەکەی دانیشتووە لە دوکانەکەی دانیشتووە کۆمەڵە برادەری ئەم پیاوە موسڵمانە و ئەهلی مزگەوتەش لەوێ دەبن کوڕەکەش دێ پێیان دەناسێن دڵێ ئەوە کاک فڵان کەسە ئەوە زاوای تازەمە و کچەکەم پێشکەش کردووە یەکێک لەوانە دم و چاوی زۆر تێک دەچێت کە کوڕەکە دەڵێ ئەمە زاواتە ئەڵێ بەڵێ ئەڵێ کوڕە خۆمە مەسیحیەمان موسڵمان نییە ئەڵێ کابرا کوڕە چۆن بە کابرایی کوڕە دەڵێ کاکە ئەی بۆ تۆ نەبگم مەسیحی موسڵمانیم دڵێ جا خۆمان خۆتۆ لە هەموو شتێکت پرسیم بەس لە دینن نەپرسیم وەڵای بکتا دینە تەسکەرەکەم بۆ دەردێنە بوو مەسیحیم بەڵام تۆ باسی هەموو شتێکت بە بەڵگەوە کرد بەس باسی دینن نەکرد ئێتە وتم لەوانەیە ئەم پیاوە دینی بەلاوە هەر هیچ نەبێ ئێستا تازە کچەکەت مارەکراوەمە بەخوا بە هەموو دنیا نایدەمەوە لە دەستی چوو لەبەرەوە براکەم تۆ هەموو شتێک بە بەڵگە داوا دەکەی ئەبێ بزانی هەلانی کە موسڵمانە ئەرێ عەقیدەی بەخوا هەیە یا مولحیدە بۆ ئەوەی ئەگە سپینێ لەگەڵ کچەکەتان نەگونجا باستەمی لێ نەکا بەڕێزەکەم لە دین و ئەخلاقی بپرسە و ئەوەی تری بە کچەکە بسپێرە تۆ بۆی هەڵمەبژێرە چاوی چۆنە و باڵای چۆنە و ئەوەی چۆنە دووەمیان ئەگەر کوڕ و کچەکان یەکتریان بەدڵ بوو ئێوە لەسەر عیبەیەکی جەستە لە یەکیان مەکەن بۆ نمونە کچێک شەکرەیەتی هەر بە گەنجی شەکرەیەتی کوڕەکەی تۆ بەدڵیەتی ئەزیزەکەم تۆ بەکو دایک و باوک مەبە بەردی خڕی ڕێگا بڵێ چونکە ئەو کچە شەکرەیەتی ناهێڵم کاکە دوای پێوەی دەفەوتەی جا شێڵە کوڕەکەی تۆ شەکرە ناگرێ ناوەڵا تۆزە چاوێکی زەو عینەکی لە چاوایە نا ئەزیزەکەم جا ژێڵ کوڕەکەی تۆش وانابێ یان کوڕە کاتە خوازبێنی کچەکەت مادام کچەکەت بەدڵیەتی بار نەخۆشیەکیشی تێدا بێ مادام لەبەر چاوڕوونیدا لێرەدا ئاماژە بەوە دەکەم هەر وەختێک کچێکت خواست ئەزیزەکەم پێش ئەوەی مارەیکەی هەر نەخۆشیێک لە جەستەتدایە بڵێ من ئەم عیبەم لەگەڵایە ئەم نەخۆشیم لەگەڵایە کە نەخۆشی عیبە نییە باری خوایە و بەسەرکردنەوەی خوایە ئەی کچی بەڕێز هەر شتێک بۆ منە خوروێک لە جەستەتدایە بڵێ ئەم تۆزە نەخۆشی پێستم لەگەڵایە با سپەینێ ماڵی کوڕەکەنڵان نەمانزانی مەهێڵە بگاتە سەر مارەکردن و خوازبێنی لە پێشەوە ئەمە بە ئاشکرا بڵێن با بەرچاوڕوونی هەبێ ئەگەر گەیشتە سەرەوە حاڵەتانە ئەم دوانە یەکتریان بەدڵ بوو لەسەر عیبێک کە نەخۆشیەکە و خوا لە جەستەی ئینسانەدا خەڵقی کردو ئەمانە یەکتریان بەدڵە ئەی دایک و باوک تۆ تێکی مەدەوە دکتۆر عەمرو خالید خوا هیدایەتی ئێمەش و ئەویش بدا لە سوڵتە و کاربەدەستی خراپ بە دوورمانکە لە کتێبی ئینی جاعل فی الأرض خەلیفەدا بەسەر هاتێک دەژێڕێتەوە دەڵێن لە میسرە کوڕێکی زۆر دەوڵەمەند و بە ئەخلاق و ڕێک و پێک و موسڵمان دڵی بە کچێکەوە بوو چوونە خوازبێنی لە کاتی خزم و کەس و کار کۆبوونەوە و شەکرا خواردنەوە و خەریکی مارەکردن بوون مامۆستای بەڕێز لە عەقدی نیکاحەکەی لێی پرسین کچەکەم هیچ نەخۆشێک لە خۆتا شک دەبەی کچەکەش بە ڕازگویانە وتی ئەرە وەڵاهی مامۆستا تۆزێک گورچیلەکانم یەکیان سستە تۆزێک گورچیلەیەکم سستە ئەوەندە لە خۆمان شک دەبم باوک و دایکی کوڕە شێت و هار بوون وتیانە من نەخۆشی گورچیلەشی لەگەڵا کوڕم دوای پێوەی دەفەوتەی یاخوا ئینسان تووشی سستی گورچیلە نەبێ وەڵا هەر لەوێ مەدیسیان تێکدا و دەستی کوڕی خۆیان گرت و بردیانەوە ماڵەوە هەرچی کوڕێک کاکوتی بابەجان ئینشەڵڵا خواشی فایدەدا گورچیلەیەکیانی ساغات دایک و باوک گوتیان نابێ بێبەری دەبین لێت ئەگەر ئەم کچە بێنی کچی نەخۆشی خەڵکمان بۆ چیە ئەوە باوکی بۆیە بەشووی دەدا پێمان بەخێوکە وەڵا هێنایانەوە ماڵەوە سوبحان الله دەفەرمێ سێ ڕۆژ دوای ئەوە ئەم کوڕە بە ساغی چوو بۆ ژووری نووستنی خۆیەوە هەرچی نەخۆشی بێ لەگەڵیان نەبوو لە ناو جێگاکەی خۆی ڕاکشا بوو دایکی هەڵیستان بۆ نان و چا خواردنی نیوەڕۆ کوڕم هەستەوان نیوەڕۆی هەر هەڵنەستایی کە سەیرەکەن کوڕە لە ناو جێگاکەیدا مردووە کچە لە دوای ئەوە خواشی فایدە گورچیلەکەشی چاک بووەوە سبحان الله کاتێک کە تۆ لە خوا غافڵی
يعني ئەمە بەسەرکردنەوەیەکی خوایە ئەم دوانە لە یەک مەکە بەوەی کە نەخۆشیەکی بچووک بە یەکیانەوەی و ئەوان بە یەکتر رازین. سێمیان دایک و باوکی بەڕێز زاواکەت مەمنونی خەڵک مەکە. والله ئەم دیاردەیە لە ناو میلەتی ئێمەدا لەگەڵ حرمەتم بۆ جەنابتان یەک بە یەکتان زۆر دیاردەیەکی ناشرینە. تۆ کچ بۆ خۆت بەخێوت کردووە، کەس جووتێ نەعل و قوتوویە شیری کاتی خۆی بۆ نەکڕیوە، خۆت بەخێوت کردووە، پەروەردەیت کردووە پێت گەیاندووە. تو خوا حیف نییە ئەم کوڕە باشە جوانە دێتە خواست بێنی بێ مەمنونی منی مەلاو ئەوی شێخ و ئەوی حاجی و ئەوی ڕیز عەشیرەت بێ تەکلیف لێ بکە. باشە من چم بۆ کچەکەی تۆ کردووە بە قسەی من بیدەیتێت، بۆ بە قسەی خۆت نایدەیتێت. ئەخی کاکی من زاواکەت کوڕی داهاتووتە، تو خوا حیف نییە پێت خۆشە بە حەیاتی خۆت، توخوا لە ئێوە دەپرسم قەت پێت خۆشە کوڕەکەت محتاجی دەستی کەس بێ؟ نەبەخوا پێت خۆشە لە ژیان تا کوڕەکەت ڕۆژێ مەمنونی کەسی بەسەرەوە نەبێ ئیخوان نەبێ. دەی وەڵڵاهی زاواکەت کوڕی داهاتووی ماڵەکەتە، تو خوا لە ئێستاوە مەمنونی خەڵکی مەکە، عەزیەتی مەدە. هەر کە هاتە لا کچەکەت دەمت تاقی کردەوە بە دڵی بوو، خۆشەویستم ناوی خوای لێ بێنە سەیری دینی و هەبوو ئەخلاقی هەبوو، ئەوەی تری بە کچەکەت بسپێرە بڵێ یا ڕەبی ڕۆڵە گیان پیرۆزت بێ، خوا بە یەکەوە پتان حەسێنێتەوە، دەستکرد بوو کاکە تۆ یارمەتی بدە، ئەویش کوڕی ماڵەکەتە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی حەسەنە ئیمام ئەحمەد جێڕاوێتەوە لە صحیحی جامیعی سەغیرە ئیمامی سویتی بەژمارە فەرموودەی 2235 فەرمێ صحیحە خۆشەویستمان تاجی سەرمان فەرمووی إن من يمن المرأة تيسير خطبتها وتيسير صداقها. هاو سەرگیری سەرکەوتوو بەرەکەتدار ئەم دوو نیشانەی هەیە. یەکەمیان خوازبێنیەکەی زۆر بە ئاسان دێتە دەستەوە. هەر سبحان الله ئافرەتان چوون قسەیان کرد و دەمی کچیان وەرگرت و دوو پیاوی بەڕێزی وەکو جەنابتان چوون یەکسەر مارەکردن بە شوێنیا دێ، ئیتر ئیزندانەوە و پێچ و پەنای دروست نابێ. ئەوە خوای گەورە بەرەکەت دەخاتە ئەو زەواجەوە کە خوازبێنیەکەی زۆر ئاسانە. و دووەمیان مارەیەکەی زۆر سووک و ئاسانە بەقەدەر توانای کابرای زاوایە. مارەیەکی وا داوا ناکەن ئەم پیاوە تووشی قەرز و قۆڵە بێ و لە دوایی لەبەر قەرزاری بۆی نەگوازرێتەوە یان زێڕەکانی پێ بفرۆشێتەوە. مارەیەکی سووک و ئاساندا وا دەکرێت خوازبێنێکی سووک و ئاسان و بە ئاسانی بەدەستەوە دێ. وەڵڵاهی ئەوە بەرەکەتی تێدایە. دەی بەرەکەت بخە ناو ژیانی کوڕ و کچەکەتەوە. هەر کەسێک نەهێڵێ کوڕ و کچ بە دڵخوازی خۆیان بگەن، وەڵڵاهی سێ تاوانی کردووە. ئەی دایک و باوکێک کە کچت هەیە و کوڕێک دێتە خوازبێنی نەتهێش ئەم کوڕ و کچە بە دڵی خۆیان بگەن. جاوا هەر باوکی کچان ناگرێتەوە، باوکی کوڕانیش دەگرێتەوە. جاری وایە کوڕەکەت داوا دەکات هاوسەرگیری لەگەڵ کچی ماڵی فڵان کەسا بکە، تۆ 30 ساڵ لەمەوە بەرکێشەیەک لەگەڵ ماڵی فڵان کەسا هەبووە، مەیهێنەوە بە ژیانی کوڕ و کچەکانتان. ئەوە کۆتایی پێ هاتۆ وا تۆ لەسەر لێواری قەبری ڕۆی بۆ قیامەتی هەڵگرە ئەگەستەمێک لێکرابێ. هەر کەسێک هەر باوکو دایکێک ڕێگری کوڕەکەی بکە یان ڕێگری کچەکەی بکە بە دڵی خوازی خۆی بکە، سێ تاوانی ئەنجام داوە. یەکەم بەرامبەر بە نەفسی خۆی تاوانبارە. بۆ چونکە سەرپێچی فەرمانی خوا و پێغەمبەری کردووە صلی الله عليه وسلم. لە کتێبە شەرعیەکاندا لە کتێبی ئەلوەسیددا لە مجەلەدی دوودا لە لاپەڕەی 256دا دکتۆر محەممەد الزوحەیلی و کتێبەی نووسیوە باسی وەلی دەکا. کچی بەڕێز چەند جوانە باوکی هەبێ و لە مەجلیسەکەیە مارەی بکە، ئەمە حورمەتە بۆ کچ. ئەم باوکە لەم ڕێز و حورمەتە کەیدا دەڕێندرێ؟ ئەو وەختەی وهو منع المرأة من الزواج من غير حق وتنتقل الولاية إلى القاضي. هەر وەختێک کوڕێکی ڕێک و پێک هاتە خوازبێنی کچەکەت بەبێ هیچ بەڵگەیەک نەتدایە، هەر ئەوە ڕەتت کردەوە، ئەو باوکە حەقی مافیەتی بەسەر کچەکەیەوە نامێنێ. بۆی هەیە ئەم کچە لەبەر حرمەتی خێزانی نەبێ و لەبەر دروستبوونی ئاژاوە نەبێت کە ناتوانێ ئەمە بکە، دەتوانێت بچێتە لای کاربەدەستی حکومەت لای قازی شەرع داوا بکە بڵێ من دەمەوێت هەر شوو بەو کوڕە بکەم قازی لە جیاتی باوکی لێی مارە دەکا، کەواتە تۆ سڕ کرای لەوێدا لە ویلایەت دەرکرای. ئەم بابەتە لە شەرع زۆری لەسەوتراوە لە فقه الإسلامي والقضاء المعاصرة دكتور وهبة الزحيلي لە مجلد 8 لاپەڕەی 214 دەفەرمێ العضل هو منع الولي المرأة العاقلة البالغة. کچێکت هەیە حتا بڵێ عاقڵە، ئەوە نیە هەر چاوی بە کوڕێکەوە پێ و عمری 13 ساڵی بڵێ شوو دەکەم، ئەوە نا، حتا بڵێ عاقڵ و ژیر باڵغە، لە ڕووی جنسەوە باڵغە، لە ڕووی عەقڵەوە باڵغە، کولیەی تەواو کردووە، مەعهەدی تەواو کردووە، حەد و سەری شوکردنیەتی، ژیر و عاقڵە و تێک نەچووە. من الزواج بكفئها إذا طلبت ذلك. وتي باوكا حەز دەکەم شوو بەو کوڕە بکەم، مەنعم مەکەن. کوڕەکەش هاوکوفی بوو، وەکو ئەو خوێندەوار بوو، وەکو ئەو ڕێک و پێک بوو، وەکو ئەو نوێشکەر بوو، وەکو ئەو بە ئەخلاق بوو، کاسب بوو، بە احترام بوو. ورغب كل واحد منهما في صاحبه، هەردووچیان دڵیان بە یەکەوە بوو.
وهو ممنوع شرعا ئەم باوکە بە هیچ شێوەیەک بۆی نییە بڵێ ئەم کچەی خۆم نادەم بۆ کوڕە یان بڵێ ناوەڵم کوڕەکەم کچی فڵان کەس بێنێ مادام هاوکوفی یەکن ڕێزی تۆ ئەی باوکو دایک تا ئەو کاتەیە لەم سنوورەدا کە ڕێگەل لێبەستن شەرع لە ویلایەتت دەخا ڕێگەیان لێ مەگرە حرمەتی خۆت مەشکێنە ئەوە سەرپێچی خوا و پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم لە زمانی پێغەمبەرە لە مسنەد ئیمام ئەحمەدە هاتووە دەفەرمێ کچێک هاتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وتی إن أبي زوجني ابن أخيه باوكم داومي ببرازاكي خوي ليرفع به خسيسته بو أوي خوي بيا برسكاته برازاكي كريكي بناوبانغو ئازا و قارەمانە دەیەوێ بڵێ فڵان کەسی برازام زاوامە کچم داوەتە برازاکەی خۆم خۆی پێ بەرزکاتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی کچم تۆ دەڵێی چی وتی ئەی پێغەمبەری خوا ناڕازیم شوو بەو ئامۆزایە من ناکەم فجعل الأمر إليها پێغەمبەر فەرمووی کچم بۆ خۆت ئازادی با باوکیشت بڵێ ئەگەر بەدڵتە شووی پێ بکە ئەگەر بەدڵن نییە قسەی باوکت لەم شوێنەدا کۆتایی پێدێ بە دڵی خۆتە دەبێت شووی پێ دەکەی یان ناکەی ئەو سەردەمە پێغەمبەری خوا وای فەرموو ئافرەتەکە زۆر ژیر بوو کچەکەوتی ئینی قەد ئەجەزت ما صەنع بی والله ئەی پێغەمبەری خوا باوکم هەرچی بڵێ من پێی ڕازیم ئامۆزاکەمم زۆر خۆش دەوێت ولكني أردت أن تعلم النساء أن ليس للآباء من الأمر شيء بلام ويستم كشاني أمتي إسلام أقدر كمولد دوي خومان كباوك حتى أو شو ندى صلاتي بسر كشاك كمنع دلي ليدك كالمنع كبدلي خويشوك باوك ولايتي بسري ونامني أي بيغمبري خوا ويستم لزماني تو أوراب بيندري إنما من باموزاكم رازيم بلام بوي أجا كشاش كدر دي مني هبو باوشي داوي ببرازاكي أجا كشاك رازي نبو منع كرت أو باوك حرمتي باوكاتي بسك شكوى نامينيا أجا الشريعة الإسلامي حاكم ببرز كان زور كرهيد الله والله من فوتاوي أم دينام أو تانك شك رازية همو رازين باوشي ناهله باوشي بحكم الشريعة ناهله إنه والله عزيزك مو بيوني بالشريعة ونيا أبه همو ما نداوب كين الشريعة الإسلامي لملاطة حاكم به أو كاته هموك شو كرك بدلي خويك هلا بجيره زور باوك كنا رازي بود شد دادجاي الشرعي دادگاش باوک دوالێ دەکەن نەوێرە پێت بڵێ پشتی چاوت برۆیە بۆیە دینی ئێمە دینی ئازادی ئینسانە کاتێک لە عورفێکی عەشایری و کۆمەڵگایەکدا شتێکی بەسەرا دەچەسپێندرێ ئێوە بە ناوی دینەوە ئەی گەنجان مەیخوێننەوە ئەوە دینی ئێمە ئەوەی تێدا نییە کەوا ناهێڵی کچەکەت بەدڵخوازی خۆی بگا ستەمت لە کچەکەت کردووە تاوانت بەرامبەر بە کچەکەت کردووە جاری وا هەیە ئەم باوکە یەک دوو خوازبێنی باش دێنە خوازبێنی کچەکەی هەر یەک عیبێکیان لەدەدۆزێتەوە کچی ژوایە کە ئەم نەدابە و وردە وردە پەچی دەکەوێت والله زۆر کچ هەیە ئەوەڵ جار مشتری یەکجار زۆر بوو والله خوازبێنیکەری زۆر ڕێک و پێکی هەبوو ئەم باوکە هەر نەیهێش ئەم دایکە نەیهێش هەر جارەیەکێکیان بوونە ڕێگەر پرس بە مامی کرا مامی نەیهێشت پرس بە خاڵی کرا خاڵی نەیهێشت هەتا وای لێدێ ئەم کچە بە ئاه و نزولەی هاوسەرگیریەوە سەردەنێتەوە بە سەراتێکی شیرین هەیە ئەڵێ شیرین بەڵام پڕدەرس و عیبرەت و دڵتەزێن کچێکی زۆر ڕێک و پێک و بە ئەخلاق زۆر سیما جوان زۆر ڕەوش بەرز زۆر خوێندەوار چەند کوڕ دەچنە خوازبێنی یەک بە دوو یەکە هەر مانگەی خوازبێنی کەرێکی دێ باوکی بەوێیان دەڵێ ئەم سەرزلە سەری دڵی جوانەگایە کورە چۆن دەیدەم بەوە ئەوەی تریان دێڵێ ئەم سەر گزگلە ئەیان سەری زلیان سەری بچووکە بەویان دەڵێ ئەو گوێ ڕەپە بەویان دەڵێ ئەو گوێ کەپە بەویان دەڵێ ئەو لوت زلە بەویان دەڵێ ئەو لوت پشکۆلە کوڕەکچە دەڵێ بابەجان پێیان ڕازی وە نابێت کچم نابێت تۆ بەو هەموو جوانیە بەم کچی فڵان کەسی چۆن دەدەم بۆ ئەم خوازبێنی کرد ئەو خوازبێنی کرد ئەو خوازبێنی کرد خوازبێنەکان کۆتاییان پێدێ کچ وردە وردە تەمەنی هەڵدەکشێ هەتا وای لێدێ ئیتر ئەم جاویش ڕازی نابێت شو بە پیرەمێردێک بکە لە ناخەوە تووشی نەخۆشی دەبێ ناوسکی هەمووی دەتوێتەوە و لە خەستەخانە پۆشاکی سپی نەخۆشی لەبەرایە ئالەو کاتەدا باوکی لەسەر سەرەتی دەڵێ باوەجان وەرە خەریکە ڕوحم دەرەچێ با دوا قسەت پێ بڵێم ئەڵە ها کچم سەری ئەباتە پێشەوە ئەڵێ باوەجان یا ڕەبی چۆن تۆ منت مەحروم کرد لەوەی دایک بم لەوەی ڕۆڵەم هەبێ لەوەی ماڵ و مێردم هەبێ کە چەند بە ئاواتەوە بووم مێردێکی ڕێک و پێک و مناڵێک لە باوەشم هەبێ یا ڕەبی خوایە باوکە ئاوا خوا لە بەهەشتی خۆی مەحرومت کە سوبحان الله لەو وەختەیە ڕوحی دەرەچێ ئەم باوکە هەتا مردن نەبێ بەو قسەیەوە بتلێتەوە والله زۆرێک هەن لە کۆمەڵگای ئێمەدا ئەو کچانی خۆیان ئاوا بەدبەخت کردووە هەرچی دێ عیبێکی لێ دەدۆزێتەوە کچانی ئێمەی کوردیش بە ئەخلاقن بە شەرەفن بە حورمەتن ئیتر هاوار ناکە بڵێ بە دوو خەڵکا ڕادەکەم ڕێزت دەگرێت دەکە کچەکەت ڕێزت لێ دەگرێت ئەزیزم دەتخوا تۆش ڕێزی لێ بگرە دەتخوا کە حورمەتدارە حورمەتی مەشکێنە هەر کە هەستت کرد مەیلێکی بۆ ئەم کوڕە هەیە و دین و ئەخلاقی هەیە کچەکەت بۆ خۆی پێ ڕازیە تۆ عیبی لێ مەدۆزەوە تاوان بەرامبەر بە کچەکەت
سێیەمیان ئەو کەسانەی کە کچەکان نادەن بە دڵخوازەکەیان تاوان بەرامبەر بەو کوڕە دەکەن. ئەزانی ئەو کوڕە هیچ عیبی نەبوو، ئەزانی چەندت عەزیەتدا دەستی فڵان کەس ماچکە، دەستی فڵان کەس ماچکە، فڵان کەسیش بێنە دەخوازبێنی تۆ هەنەتدایە هەتامەوە بەم دەردەوە دەتلێتەوە. حتا تەنانەت ڕقی لە هەموو ڕانی باوکی کچان بێ، هاوسەرگیری داهاتوش کاتڵی ئیسراحەت ناکە لەبەر ئەوە سێ تاوانت ئەنجام داوە. چەند باوکی بەڕێزی شەیە وەکو جەنابتان، ئیشەڵڵا ئێوە لەوانە بن ئەی بیسەران و بینەرانی ئەم وتارە، لەو باوکانە بە دڵسۆزانە باوەک بە باوەک هەر ئەوە نییە کاکە جل بۆ کچەکەت بکەیت، باوەک هەر ئەوە نییە بینێریە مەکتەب و کولێ و زانکۆ، باوەک هەر ئەوە نییە پێڵاوی بۆ بکەیت، باوەک هەر ئەوە نییە پارەی بدەیە. واللهی لەمانە گەورەتر ئەوەیە کە بە دڵی خۆی ویستی شوو بکە، زانیت مەیلی بۆ لای کوڕەکەیە کاراسانی بۆ بکە. باوکێکی بەڕێزی ئەم کوردستانەی خۆمان کچەکەی تەعین دەبێت بە مامۆستا لە گوندێکی دوورە دەست، ئەوانەی کە تەعین دەبن بە زۆری بۆ لادێ دوورەکانیان دەنێرن. باوک لەگەڵ یا دۆڵاب دەپێچێتەوەوانە و جل و بەرگ دەپێچێتەوە دەچێت بەس سیارە دەیبا کە تەماشا دەکات لەوێ خانوێشی مامۆستایان هەیە لە پەنا مەکتەبەکەەوە، زۆربەی مەکتەبە تازەکان ئەویان لەگەڵایە. ئەڵێ کچم ئەوە هەر تۆ لێرە مامۆستای؟ ئەڵێ نەوەڵە با مامۆستا فڵان کەسی شیلەیە کوڕێکی گەنجی زۆر ڕێکوپێکە لە کولێ بەیەکەوە بووین کاتی خۆی. ئەڵێ ئەویش لێرە؟ لە بەڵێ ئەو لەو ژوورەدایە و منیش لەم ژوورەدام. ئەڵێ کچم چۆن کوڕێکە؟ ئەڵێ وەڵڵی بابە زۆر بە ئەخلاقە، وەڵڵی زۆر بەدینە، وەڵڵی لە کولێش دایمە قورئان و ئەوانەی بە تەلەبەیتە دەوت، زۆر وەسفی دەکا. ها یەکسەر باوەک تێدەگا ئەم هەموو وەسف و ستایشەی ئەم کچە دەیکا و ئەو دێشی هەڵبژاردووە لەناو هەموویاندا. ئەڵێ وەڵی پێم خۆشە بیناسم. وەڵڵی بابەجان ئەو زۆر کوڕێکی باخلاقە، مەگە بۆ خۆی لە دەرگا دێنە هەر نایەتە دەرەوە سەیری منیشکە. ئەڵێ لە دەرگادا وڵە کاکە ناوت فڵان کەسە؟ ئەڵێ بەڵێ. ئەڵێ منیش باوکی فڵان مامۆستا، ئەم کچە کچی منە. ئەڵێ وەڵی ئیشاڵڵا ئێمەش ڕێزی حورمەتی تایبەتی لێ دەگرین، هەز دەکا ئەم کوڕەش ناڵێ وەکو خوشکمە، ئەم مەیلێکی بۆی هەیە. ئەڵێ ئیشاڵڵا ئەمانەت دەبێت لەلای ئێمە و مامەجان هیچ خەمن نەبێت. ئەڵێ کوڕم ژنت هەیە؟ ئەڵێ نەوەڵا. ئەڵێ بەتەمانی؟ ئەڵێ وەڵی هەموو کەس ڕەنگە بەتەما بێگە کولێ و خوێندنی تەواو کرد و مامۆستایەک و خەڵ هاوسەری هەبێ، بەس وەڵی من باوکم نەماوە، دایکم و خوشکێکم هەن، بەڕاستی جارێ دەبێت بژێوی ژیانی ئەوان دابین کەم، وەڵی ناتوانم بیل لە هاوسەرگیری بکەم و ناوی بێنم چونکە شتێکی چوامان بەدەستەوە نییە. ئەڵێ ئێگە کابرایەکی دەوڵەمەند کچەکەی مامۆستا بێ و بێوێ کچەکەیت بداتێ و ڕێزت بگرێ و یارمەتیت بدا و کار ئاسانی دۆ بکە، دەڵێ جا تۆ بڵێ شتی وا هەبێت؟ دەڵێ بەڵێ ئەوە منم، کوڕم تۆ لێرە لەم ژوورەدا و کچی من لەم ژوورەدا، بۆ شەیتان بێتە نێوانتانەوە کە هەست دەکەم هەردووکتان مەیلێکتان بەخوا بەلای یەکترەوە هەیە. بڕۆ دایکت لە شارەوە بێنە لەگەڵ خوشکەکەتەوە لەگەڵ دووسێ ئافرەتەوە بیان نێرم بۆ ماڵی ئێمە و دووسێ پیاو بێنە مەسرفەکەی تر گوازانم کوڕێکی ترم بۆ زیاد بووە، وعد بێ مەسرفی زێڕ و مارەی هەمووی بۆ خۆم دەیشێشم. ئەو زادڵم ئیسراحەت دەکا لێرە لە جاتی لە دوو ژوورابن، بڕا کوڕەکەم لە یەک ژوورابن. توخوا ئەم باوکە چ باوکێکی بەڕێزە، توخوا ئەم زاوایە ئەگەر شعوری هەبێ هەتا ماوە پێڵاوی بۆ دانانێ، هەتا نەماوە ناڵێت لە باوکم فەڕستری بۆم، باوکم مرد بەڵام تۆ باوکمی، توخوا حەیڤنیە خەزوور ئاوانە بێ بۆ زاوە، نەک هەزار بەهانەی پێبگری، ڕێزی بگرە. چوارەمیان قسەی خێر بۆ زەواج خێرە. قسەی خێر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە سونەنی ئیبن ماجەدا دەفەرمێ من ئەفضل الشفاعة أن يشفع بين الاثنين في النكاح. لە خێرترینی تکاکان ئەوەیە کوڕ و کچێک بە قسەی تۆ بەیەک بگەن، نایدەنێ ئەگەر تۆ بچێ قسەیەکی خێری لە بەینا بکەی کارەکە ئاسان دەبێت. ئەمە زۆر خێرێکی گەورەیە، بەڵام لێرەدا دەبێت ئاگامان لەوە بێ ئێمە هەموو ڕۆژانێکی جومعە زۆر دەبێت عوزر بۆ گەنجانی خۆمان بێنینەوە. خەڵکێک تەکلیف لە جەنابەت دەکات، لە منی مامۆستای ئاینی دەکات، لەوی بەڕێزی حاجی و ڕێز عەشیرەت دەکات، لەو مام حاجی گەڕەکەکە دەکات، لەو ڕیش سپیە ئەڵێ چوومە خوازبێنی کچی فڵان کەس 10 جار چووم، دایکی ڕازیە، باوکی ڕازیان، باوکی ڕازیە، بۆ خۆی ڕازیە، برای ڕازیە، دایکی ناڕازیە. یەکێ لەو ماڵەدا بوونە بەردی خڕ و لە ڕێگاماندان، ئەگەر تۆ بڵێ بیدەنێت دڵنیام تۆی خۆش دەوێت بە قسەت دەکات. ئەزیزەکەم ئەمەشیان ناکرێ، من کە نەزانم تۆ ناوت چیە هێشتا، توخوا بەڕەوای دەبینی من دێم ماڵی جەناب تۆ بڵێم کچەکەت بێ بە فڵان کوڕ، مامۆستا ناوی چیە؟ بڵێم وەڵاهی نازانم، هەر لە مزگەوت پێوتم. کاکە ماڵەکەی تو کچەکەی تۆش ئەوەندە بێنرخ نییە من داوای بکەم و نەزانم کوڕەکە ناوی چییە، یان وازانیم ناوی چیە وەڵا هەر لە مزگەوت بینیومە. ئەخ باز لە مزگەوت بینیوە نە معامەلەم لەگەڵ یا هەبووە، نە دراوسێم بووە، نە شەریکم بووە، نە سەفەرم لەگەڵ کردووە. ئەخ کچی خەڵکیش کاکە بەڕێز دەکەم، جاری وای مەگلەیمان لێ دەکەم، مامۆستا حەد دۆ قسەی تیا بکەی، ئاخر ئەو قسەیە من ناتوانم بۆ تۆی بکەم، چونکە کچی خەڵکیش ئەمانەتە. ئاخر سپێنی ئەگەر باش نەبووی لەگەڵ یا بە چوڕ ڕوویەکەوە باوکی کچەکە ببینم، بڵێ مامۆستا تۆ نەناسی بوو، نە ئەخلاقی شارەزا بووی، بەس ئەوەندە لە مزگەوتا بینی بووت، لە مزگەوتا دەبێت هەمومان پیاوی باش بین، جا لە مزگەوت شا پیاوی خراپ بین نابێ. لەبەرەوە ئەو کەست کە دەچێ خوازبێنی بۆی دەبێت لە ورد و درشتی شارەزابی، بتوانی زەمانێکی 100% بکەی. ئەگەر ئەمەت پێکرا خێرێکی گەورەیە، دوو قسەی خێری تێدا بکە و بە قسەی تۆ دوو دڵخوازبەیەک بگەن، خوا دەرگا لێ دەکاتەوە.
خاڵی پێنجەم ئەی کوڕان توخوا با کشتان کە درایە بەس لەبەر خاتری خۆتان بێ وەڵڵی هەر زەواجێک لەبەر خاتی فڵان کەس نەبێ کچەکە من نادەمێ و لەبەر خاتی فڵان کەس نەبێ من نەمدەدایتێ وەڵڵی بەکەڵک نایە ئەبێ ئەو کچەی کە تۆ دەبێتە خێزانت و ئێمە لە کۆمەلگایەکی شەرقیدان ئێرە سوید و نەرویج نییە واقعانە گەنجان بیر بکەنەوە ئەگەر کچێکت ویست بەخوا دەبێت باوشیشت بوێ بەخوا دەبێت دایکیشت بوێ بەخوا بێ برایکیشت بوێ خوشکەکەشت بوێ لە شیرینی و شایدا بە دەوریەوە بی لەگەڵ هەمووان تێکەڵاو بی ئەگەر ئەو ماڵە ئەوەندە پێیان خۆش بوو کچەکەیانت بدەنێ شانازیان دەکرد باوکەکە لە هەموو مەجلیسەکانی گوت الحەمدولله فڵان کەس زاوامە وەڵڵی خۆشبەخت دەبی بەڵام ئەگە بە تەکلیفی من و فڵان کەس کشت درایە بەیانی لە ژیانە کێشە دروست دەبێت دەمەقاڵی لە بینی ژومێردا هەر ڕوو دەدا ناوێری قسەیەک بکەیت ئەڵێ ماڵی فڵان کەس بە خوڕگیرە مەلا فڵان کەس نەوای بەخوا من کچم نەدا بە تۆ ئەمزانی بە کەڵک نایە ها چەند جار هاتی ڕەتم کردێەوە ئەو فڵان کەس تەکلیفی لێکردم با ئەمەت پێ نەوترێ با لەبەر خاتری باوکیشت کچن نەدرێتێ بڵێ من بەس خۆم ئەمەم کە هەم ئەگە قبولتم بە کوڕی ماڵەکە منیش تۆم قبولە لە جێ باوکم دەستت ماچکەم تۆش دەبی بە دایکم وەکو دایکم هەتا دەستنوێژم لێ ناشکێ ئەی کچی باش کچە هەیە تەکلیف دەکات خوا بە فڵان کەس بڵێن باوشی ڕازی بێ بمخوازێ کچەکەم هەتا مای بەدبەخت دەبی نەوەڵڵە ئەبێ شانازی بکە بڵێ لە خوا بەزیاد بە کچی فڵان کەس بووشی ماڵما بە شانازیەوە تۆیان قبول بێ با لەبەر خۆدەم هاوسەرگیریە کرا بێ خاڵی کۆتایی ئەوەیە ئەگەر سێ جار چوویتە خوازبێنی کچێک لە ماوەی ساڵێکە سێ جار لە دەرگای ماڵێکتدا و بە حیا و حرمەتەوە خوازبێنیت کرد هەر زانیت نایدەن ڕێزن ناگرن بە کوڕی ماڵیان قبوڵن نییە یەکسەر ئەم مەسەلەیە داخی باشترە دایخە وازی لێ بێنە لە لای کەس باسی مەکە مەهێڵە بگاتە 20 جار 30 جار خوازبێنی هەموو دنیا پێ بزانێ نە دوای تۆ بەکژنت بەکەڵک دێ نە ئەم کشش بە کەڵکیێژیش کە دێ دوای 3 جار خوازبێنی بە حرمەتەوە لەسەر ڕێی چەند پیاوی بەڕێز و بە ئەدەبەوە زانیت نادەنێ ئەم مەسەلەیە داخە پێ لەو دڵی خۆت نێ وازی لێ بێنە ئەمجا ئەو کچە بە خوشکی خۆت بزانە بەڕێزان ئێمە هەمومان لە ئادەم و حەواوە هەموو ئینسانیت خوشک و براین دوایی لە بازنەی دینی محەممەدا هەمومان خوشک و براین دوایی لە بازنەی نەتەوەی کووردا هەمومان خوشک و براین لە کوردستانی بووندا هەمومان خوشک و براین تۆ دەتەوێت بازنەکە بچووکترکەوە لە ژنوێردایەتیدا بەیەکەوە کۆبیەوە ئەگەر نەهاتە ئەم بازنە بچووکەوە لە دینی ئیسلامە هەر خوشکتە ئەبێ خوا پێت خۆش خوشکەکە سەرکەوتو بێت بە بێگومان دە ئەم ئافرەتەش نابێ بەدبەختیکەی نابێ ناوی بزڕێنی نابێ لای خەڵک باسیکەی ئەبێ بڵێ ئێمە هەوڵی خۆماندا و ئەم باوکە دڵڕەق بوو ئەم دایکە نەیهێشت یا ڕەبی تۆ تووشی کەسێکی باشتر لە من بێ یا ڕەبی منیش کەسێکی شیاوتر لە تۆم بەنسیب بێ ئەم دوعا بۆ خۆشت و ئەو بکە ئەم بابەتە کۆتایی پێبێنە هەر بەو گەڕەکەش ئەمەڕۆ نەوەک تووشی نەزەرێکی حرام بێ وەکو خوشکی خۆت تەماشایکە و ئینسانی مرد ئەوەیە ئومێدی سەرکەوتنی بۆ بخوازێ ئەم کشەش دەبێت شوو بکە بە کوڕێشتر ئەم کوڕە لە دڵی خۆی بەرێتە دەرەوە بڵێ برایەکی دینی ما برایەکی نەتەوەیی ما برایەکی کوردایەتی ما برایەکی ئینسانی ما ئێمە ویسمان بە حەواڵی لە بازنەیەکا بین کە نەهاتینە ئەم بازنەوە ئینشاءالله خوا حکمەتێکی لەمەدا بینیوە من باشتر قەرەبووم بۆ دەکرێتەوە ئەویش باشتر خوا بە نسیبی دەکا ئەمە بابەتی ئەمڕۆمان بوو ئومێدەوارم کە لە مەیدانی کردارە بیسەلمێنین کار ئاسانی بۆ زەواجی گەنجەکانمان بکەین و داواش بکەین لە خوا یا ڕەبی خوا چی خێری دنیا و قیامەتە بینە ڕێگای هەموو لایەکمان خوایە گیان ئێمە لە کاروباری خۆماندا تەنها زاهیری شتەکان دەبینین خوایە چی خێر لە ناوەڕۆژی کارەکاندا ئەوەمان بۆ بکەیت یا ڕەبی خوایە کوڕ و کچەکانمان ساڵح بکەیت خوایە کوڕ و کچەکانمان وا لێ بکەی ڕوومان بێ شایەنی ئەوە بن خوازبێنی کچیان بۆ بکەین یان ڕوومان بێ کچەکەمان هێندە بە حرمەت بێ خەڵکی پیاوی مەرد و گەنجی بەڕێز بێتە خوازبێنی یا ڕەبی خوایە هەموو کوڕ و کچەکان بەدڵخوازی خۆیان بگەن بە حەڵاڵی بچنە خانەی لانەی هاوسەری خۆیانەوە هەرچی خێرە بیهێنێ ڕێگەی خۆمان و ماڵ و منداڵمان و مسلمانان هەرچی شەڕ و بەڵایە خوا لێمان بەدوورکەی ئەوەی نەخۆشە یا ڕەب العالمین شفای بەخێری بۆ بنێری ئەوەی دڵ و دەرونی بە ئازارە و ناڕەحەتە خوا شفای دڵ و دەرونی بنێری یا ئەرحەم الراحمین لێت دەپاڕینەوە ئەوەی ئەولادی هەیە بۆی ساڵحکەی ئەوەی ساڵحە تەمەندرێژیکەی ئەوەی نیەتی خوای وەهاب و بەخشندە منداڵی ساڵحی پێ عەتاکەی خوای ڕەحم بە قەرزاران بکەی ئەوانەی هەر مشکلەیەکیان هەیە لە هەر شوێنێکیان دنیا یا ڕەبی خوایە گرفتەکانیان بۆ حەلکەی خوایە بەدەمیانەوە بێ دوعاکانیان وەرگری یا ئەرحەم الراحمین عاقبەتی هەموو لایەکمان بەخێر جێڕی کوردستانمان پارێزراوکەی هەر کەسێ قسەی خێر بۆ ئەم کوردستانە بۆ ئەم گەلە مسلمانە دەکا و دەی پارێزی خوایە تۆش بیپارێزی خێر بێنی ڕێگای ئامین ئامین والحەمد لله رب العالمین Thank you.